بزانم ئەمە کەی ڕوویدا تۆ چۆن ئاگادار بووی کە ڕوویدا؟ حوتونی بوو حوتونی چۆن زانیتان کەمڕۆ سەوتی زۆری هەبوو؟ ئەرە وڵا سەوتی ناڵی زۆر بوو هاتینە دەرەوە تەواو کاتنە دەرەوە چیتان بینی؟ هەر ئەمانەمان دی کە ئێوە دیتان کێ لە ماڵەوە بوو؟ بەس کاکیوە بەڵێ پیاوەکە تۆخی تەندروستی چۆن؟ وڵاهی نەماندی هەتا خستیانە ئسعافەکەەوە نەماندی سوتا بووە ئەرە وڵا چۆن بوو هەرکاییوە خوی لە ماڵە بوو خێزاندار نییە؟ خێزاندارە لە ماڵی کچەکەی بوو کچەکەی مناڵی بووە لە ماڵی کچەکەی بووە واتەکاییوە خۆی تەمەنی چەنەیە؟ وڵا گەورەیە ئەرە وڵا تەمەنی لە دەوری چەنە؟ وڵی 50 ئەو ناوێ چەند منداڵی هەیە؟ مناڵی یەک کچی هەیە بەڵێ ئەو کچش لەگەڵ خۆیانە ناژی؟ نەخێر شووی کردۆ یەک مناڵی هەیە واتە خێزانەکەی شۆ سەردانی کچەکەی بوو؟ بەڵێ واتە ئێوە خەوتورن بۆ دەنگە خەبەرتان بوو؟ وڵەوە دەنگەکە ڕامان کرد دەرەوە دەنگە ئەمەنە زۆر ئەرە وڵا زۆر بوو منەها دەرزی هەیوایان کەم وەم زانی خانەکەی خۆمان زەری لێوەش داوە؟ نەوەڵا زەری بەس درگاکەم شکا ئەرە وڵا